یەکێک لە هونەرمەندەکان یاخود گۆرانی بێژەکان کە هەرچەند لەوانەیە بڵێن بەرهەمی زۆر نەبێت بەڵام یەکێکە یاخود گۆرانی بێژەکە کە لە خانەوادەیەکی هونەریە و هەریەک لە براکانی کاوانیش سامان عومەر و کامەران عومەرن بێگومان دوو هونەرمەندی دیاری کورسان و خاوەنی چەندین بەرهەمی زۆر تایبەت و دیارن. هونەرمەند سۆران عومەریش خاوەنی دەنگێکی زۆر تایبەت و ناوازەیە بەڵام تاوەکو ئێستا چەند بەرهەمێکی کەمی هەیە و لە ئێستا یەکێک لە بەرهەمەکانی بەناوی گیانەکەم بڵاودەکاتەوە کە ڤیدیۆ کلیپێکی جوان و تێکست و ئاوازێکی تایبەتیشی هەیە. بەڵێ هەروەکو ئەرچی پرۆگرامی کورسات مەگەزین ستافی پرۆگرامەکە بە تایبەت کار لەسەر هەواڵە هونەریە ڕۆژانەیەکانەکەین و بە تایبەتیش گرنگی پێدانمان زیاتر بۆ هونەرمەندانی کورد و چجای جیهانیەکانیش هاوشان لەگەڵ هونەرمەندە کوردەکان. سۆران عومەر بۆ خۆی لە خانەوادەیەکی هونەریە بە دڵنیایە ئەویش ماوەیەکە دەستی کردووە بە کاری هونەری و خاوەنی چەند بەرهەمێکی هونەری لە ئێستا نوێترین کلیپی خۆی بە ناوی گیانەکەم بڵاو کردوێتەوە. مە لە کارەکە وێنەگرتن و بە شێوازی ڤیدیۆ کلیپ بڵاوی کردوێتەوە بە شێوازێکی زۆر جوان کار کراوە لە سەر کلیپەکە و هەروەها خۆشی خاوەنی دەنگێکی خۆش و هەروەها مورچێکی ڕەسەنی کوردەواری پێوەیە. ئەم ڤیدیۆ کلیپەش ئێمەش لە پرۆگرامی کورسات مەگەزین پێمان خۆش بووە هەواڵێک پێشکەشیەوەی عزیز و خۆشەویستی بکەین. هونەرمەندی گۆرانی بێژ سۆران عومەر نوێترین ڤیدیۆ کلیپی بە ناوی گیانەکەم بڵاو کردە و گیانەکەم نوێترین کاری هونەری سۆران عومەرەکە تێکست و میلۆدیەکەی لەلایەن سۆران عومەر خۆی و کارزان فاروق نووسراوە کاری ئەرەنجمنتی لەلایەن جەلال محەممەدەوە بۆکراوە و ستودیۆ پاوەر میوزیک کارەکەی بۆ کردووە. سۆران عومەری شەکە لە هونەرمەندەکانی کوردستان کە برای هەردوو هونەرمەند سامان عومەر و کامەران عومەرە ماوە چەند ساڵەکە دەستی بە گۆرانیوتن کردو و خاوەنی چەند گۆرانی و ڤیدیۆ کلیپەکە. من دەبێت تۆ دایم تەنیام وەرە قەزاک لە من کەوێ دڵی شێتم هەر تۆی دەوێ وەرە قەزاک لە من کەوێ دڵی شێتم هەر تۆی دەوێ. جەنارژی زرێگە نادەم کەسڵی تۆ لە من بکە جەنارژی زرێگە نادەم کەسڵی تۆ لە من بکە من دەبما دوژمنی خۆشم گەر یەک پەنجەت ئازار بدا